بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شادەبمەوە بۆ ڕەخساندنی دەرفەت لە پرۆگرامی دەپرسیار بۆ کاندیدا و لیست و هاوپەیمانەتیەکان و بربژێرەکانیان بۆ ئەوەی کە پەیام و بەرنامەی حیزب لەگەڵ پەیام و بەرنامە شەخسیەکانیان بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەنەوە لە چوارچێوەی ڕووماڵی تایبەتی ڕووداودا کە لە وادەی دیاریکراوی بانگەشەدا بەبێ جیاوازی دەرفەت بۆ هەموو ڕەنگەکان ڕەخسێنین. ئەم شەویش لەگەڵ خات و دکتۆر هێش و عەلی کاندیدای پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی لەگەڵتانە بم بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشم لە پرۆگرامەکەدا. بەخێربەی خاتون بفەرموو بۆ ئێرە. بەخێربەی دکتۆر باشی وەزعیت جەنابەت باشی فەرموو ئەلێوە وێران خۆت بە بچۆر ئەو کورسی ئێوە بێ زەحمەت. بەخێربێ سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونت. دیارە بینەرانی بەڕێز بە هەمان شێوەی شەوی پێشوو هەندێک لە دەنگدەران و هەوادارانی حیزب و لایەنەکانیش لێرن. بەخێرمە سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. دواتر دەرفەتان ئێم ئێوەش ئەتوانن بە هەمووتان دە پرسیاری ئاراستە بکەن و پرسیارەکان بە عادیلانە لە نێوان خۆتانە دابەش بکەن. بەخێربەی سەرچاوەکانم سەرەتاش بە خەڵک زیاتر بە جەنابەت ئاشنا بێ بە سەیری سیڤی جەنابەت بکەین. فەرموو. دکتۆرە هێشوو ڕێبوار عەلی کاندیدی لیستی پارتیە لە پارێزگای سلێمانی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆرە هێشوو لە ڕابردوودا چەندین پۆستی لەناو ئەو حیزبەدا وەرگرتووە. ئەو نەوەی عەلی بێتە لەو لە بنەماڵەیەکی بەناوبانگی شاری سلێمانین. پلان و پەیامی من لە ئێستادا لە بانگەشەی هەڵبژاردن ئەو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستانەوەیە کە زیاتر من بە پێی پسپۆڕێکم باز لە پلان اقتصادی و هەبوورەکان ئەەکەم بەمانای ئەوەی پلانەکانی کە تایبەتە بە بودجە وەک بینیمان لەم دوایە بودجە چەند بەبێ کورد و بەبێ ئاگایی کورتیە پەڕی لە بەغدا. ئێمە لە ئێستادا پێویستمان بەم پسپۆڕیانە هەیە لەوێ بۆی بتوانین قسەی خۆمان هەمێ بە شێوازێکی ئەکادیمیانە تاکو ئەو چەکەی کە پێمانە بتوانین شەڕی پێ بکەین. دکتۆرە هێشوو لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە ئابووری و ژمێریاری و ماستەریشی لە ئیدارە و ژمێریاریدا هەیە. مامۆستای زانکۆیە و لە زانکۆکانی پۆلیتەکنیک و زانکۆی سلێمانی و زانکۆی جیهان وانە دەڵێتەوە. ماوەی 10 ساڵە مامۆستای زانکۆیە. لە ساڵی 2007 تاوەکو 2011 لە یەکێتی قوتابیان بووە. لە ڕووی حیزبیەوە کادری ناوچەی زانکۆیە لە سلێمانی. ڕێبوار عەلی باوکی دکتۆرە هێشوو پێشتر لە ڕێکخراوی مامۆستایان کاری کردووە و ماوەی 4 ساڵیش زیندانی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بووە. چاوەڕێ دەکرێت وەک هەموو هەڵبژاردنەکانی دی بانگەشە لە سلێمانی گەرمتر بێت. بەتایبەتی ئەمجارە قەوارەی نوێ دروست بوون و زۆرتر چاویان لە کورسیەکانی ئەو شارەیە. لە داهاتوودا پلانی منەوەیە کە فعلەن بتوانم پرۆژە یاساکانی بودجە و مافوی امتیازانی کە تایبەتە بە کورد بۆ نمونە مافێک هەیە کە قەرەبووی هاوڵاتیانی چەکی کیمیایی ئەنفەرکراوەکانە کاتەوە بۆ هاوڵاتێکی عێراقی هەیە لە بودجەی عێراقا کە لە 105 بۆ تەخسیس کراوە بەڵام بۆ هاوڵاتێکی کورد ئەمە شمولی ناکەوە نایگرێتەوە. ئەمە یەکێکی ترە لە پلانەکانی من جگەل لەوە پلانێکی تایبەتم هەیە هەل ناحیە اقتصادیەکەوە بۆ ئافرەتان و چینی گەنج بە تایبەتی. دکتۆرە هێشوو ڕێبوار عەلی پێی وایە دەنگدەران پێویستە دەنجیان لەسەر بنەمای پسپۆڕی کاندیدەکان بێت. بەڵێ دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز. ئێستەش بە هەندێک دیمەن ببینین کە دەنگدەرانی چەند لایەنێکم دواندووە لە بڕگەی یەکەمی پرۆگرامەکەدا و دواتر دەستەکەم بە گفتوگۆ لەگەڵ خات و دکتۆر هێش و عەلی بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی. فەرموون. یاخوا بەخێر بێ کاگە من سەرچاوم باشی وارە.
کاک چۆمان ئەوەش کاک بە نیشتیمانی و زۆرنەوەی گۆڕان بەخێر بە سەرچاوەکان. یاخوا بەخێر بن سەرچاوەکانم. کاک بەکرێ سەرەتا لە جەنابتەوە دەست پێکەم ئەگەر بە خێرایی فۆکەسی پارتی لەسەر چییە لە پرۆگرامەکانی ئەم جارە بۆ عێراق؟ بەڵێ لەو هەڵبژارنەدا پەیامی پارتی پەیامی دموکراسی و خەباتە بۆ چەسپاندنی دەستور لە عێراقدا کە دوای 15 ساڵ بەداخەوە هێشتا هیچ یەکێک لە بڕگەکانی دەستور بە تەواوی جێبەجێ نەکراوە. بۆیە پارتی لەو قۆناغەدا و لە پەرلەمانی ئایندە و حکوومەتی ئایندەی عێراق تەکید لەوە دەکاتەوە لە جێبەجێکردنی دەستور بە هەموو بەندەکانیەوە لە چوارچێوەی سیاسی، ئابووری، ئیداری و فۆرمێکی سیاسی گشتگیر لە ڕووی ئیداریشەوە بۆ عێراق بێتە ئاراوە و شان بەشانی هەموو هێزە کوردستانیەکان خەبات دەکات بۆ چەسپاندنی ئەو ئامانجانەی کە لە پێناویدا تێدەکۆشە و خەباتی کردووە. هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە بایکۆتی هەڵبژاردن بکرێت لەلایەن پارتیەوە. پارتی دموکراتی کوردستان خەبات و تێکۆشانی بۆ ئەوە بووە کە خەڵکی کوردستان وەگەلی کورد بگات بە قۆناغی سربەخۆیی و سەرفرازی وەکو هەموو نەتەوەکانی تری جیهان خاوەنی دەوڵەتی سربەخۆی کوردستان بێ. کاکە چۆمان سەرنجت چییە لەسەر نوبزەی پرۆگرامەکانی پارتی دموکراتی کوردستان و قسەکانی کاک بەکر وەکو بەنگدەرێکی پارتی دموکراتی کوردستان؟ پێم وایە ئەو دروشمانی کە پارتی دیموکراتی کوردستان هەڵیگرتەوە بۆ ئەم ئینتخاباتە بەڕاستی دروشمی زۆر نامە و زۆر سەیرن، بەتایبەت بۆ ئەوەی کە باسی ئەوەکەن کە شەڕ لەسەر چەسپانی دەستورەکەن لە کاتێکە لە ڕابردووە ئەوان لە کۆمەڵێ مەجالاتە خەرقی دەستوریان کردووە و بە هۆکاری ئەوەی کە یەکێتی پارتی لە 2023 ئەمان ڕنگڕێژی پەیوەندیان لەگەڵ حکوومەتی مەرکەزا کردووە. ئەم ڕنگڕێژە ئەم جۆرە پەیوەندی کە هەبووە لە ڕابردووە پەیوەندیەکە لەسەر ئەساسی حکوومەتێکی یاخود ئەم ئیقلیمی فیدراڵیە نەبووە بۆ ئەوەی کە ئەوان شەڕ لە بەغداکەن، شەڕی دەستور، شەڕی سەپاندنی مافەکانمان، شەڕی ئەوەی کە قوت و بودجەی خەڵک نەبڕێت، بەڵکو بە پێچەوانەوە ئەوەی کە لە ڕابردووە نوێنەرانی کورد لە حکوومەتی عێراق کردویانە هەوڵدان بووە بۆ بەرژەوەندی شخصی و ئەو پۆستانی کە هەیان بوو لە 2023 دایان پۆستی هەستیار بووە لە پێناوی بەرژەوەندی شخصی و حیزبی و بنەماڵەیە بەکار هاتووە. یعنی لە ڕابردووە کۆمەڵی پۆستە بۆ لایەن پارتیەوە ئەم پۆستانە زۆر بە لاوازی بەکار هاتووە و بینیمان دەرئەنجامەکەی بەهۆی ئەوەی کە یەکێک لە وەزیرەکانی ئێمە کە کوردە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە سەحبی سیقە کرا بە سەبەبی گەندەڵی کە ئەمە خۆی بۆ خۆی لێدان و لە شکۆی کورد لە حکوومەتی عێراقیە کە ئەمە بەڕاستی ئەبوو ڕووبات کۆمەڵێ وەسایق و دیکۆمنت ئەمە پێ بڵێم ئەوە خەرقی دەستوری کردووە بەڵام هیچ سەرنجێکت نییە لەسەر ئەو هەموو بێموبالاتی کە بە مافەکانی کورد کراوە لە بەغدا ڕابردوودا. حکوومەتی فیدراڵ من پێم وایە کۆمەڵی خەرق و کۆمەڵێ دژایەتی گەلی کوردی کردووەکو قەوم بووەکو ئەم قەوارەیە، بەڵام ئەوەی کە بەرپرسانی کورد لە بەغدا بەرامبەر بە میلەتی خۆیان کردویانە ئەو کەم تەرخەمیانی کە لە حکوومەتی فیدراڵە هەبوو ئەو شەڕی کە پێویست و بکرێت لە هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراقا بەڵکو نەکراوە، بەڵکو کەم تەرخەمی و لاموبالاتێکی سیر هەیە. لەم بارەوە کاک بەکر کاتی کاک بەکرا بەخشی لە ڕاستیدا من پێم وابوو کە کاک چۆمان وەکو کەسێکی خوێندەوار ڕێیەکی جیاوازی هەبێ بەداخەوە ئەوە حکوومەتی عێراقا دەستوری پێشێل کردووە. من ئێمە بۆیە لەو قۆناغەدا داوای جێبەجێکردنی دەستور دەکەین بۆی مافەکانی خەڵکی کوردستان چیتر پێشێل نەکرێ. ئێوەش نوێنەرایەتیتان هەبووە لە بەغدا، پارتی بەس بۆ لە پێناو یەک ریزی نیشتیمانی بۆ خەڵکی کوردستان 32 کورسی پەرلەمانی عێراقی هەبوو، بەڵام جێگیری سەرۆکی پەرلەمانی دا بە بزوتنەوەی گۆڕان ئیبزاین ئێوە چیتان کرد بۆ خەڵکی کوردستان. تۆ بازی وەزیر دەکەی ئەگە مەسەلەکە گەندەڵی بێ عێراق دکتۆرای هێناوە لە گەندەڵیە. مەسەلەی سربەخۆیی پەرچەکرداری ئەوە بوو کە فعلن ڕابردووە دەستور جێبەجێ نەکراوە. ئەگەر دەستور بەڵێ بە تەکید هەموو ئەو گیر و گرفتانی کە ڕوویدا هۆکاری سەرکی ئەوەیە کە دەستور جێبەجێ نەکرا. زۆر باشە بە کاگێ من ڕەنگە قسەی هەبێ وەکو دەنگدەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر سەرنجەکانی هەردوو لاتانیا بە تایبەت جەنابەت بفەرموو کاکێمە. من بەڕاشکاوانە ئەیڵێم ناڵێم هیچیان نەکرۆ، بەڵام هیچکردنی ئەوان بەرنامەکانی ئەوان پێویستە استراتیژی پێوە. ئێستا پارتی دیموکراتی کوردستان پرۆژێکی 50 ساڵی عقدێکی 50 ساڵی لەگەڵ تورکیا کردو، بەڵام تورکیا لە ئێستا بە هەموو پێوەرەکان خاکی هەرێمی کوردستان هاتوتە ناو پێشێلێکات.
ئایا ئەم پەیوەندیانە کە کراوە بۆچی ئێستا دەرەنجامەکەی دەرەنجامێکی باش نییە کەواتە پێویستە پارتی بەتەنیا لەوان نیگەرانیە مەسەلەن لەو پەیوەندیە استراتیژیەی دۆستاتی نێوان یەکێتی و ئێرانیش نیگەرانی کە بەم ڕۆژگارە کۆڵبەری کوردە کوژن بەم ڕۆژگارە ڕەشماڵی کورد و ئێرانەکەن بەم ڕۆژگارە عەزێتی حیزبەکانی ڕۆژهەڵاتیان لەوانیش نیگەرانی ئێرانیش چەند ساڵ کە دەورێکی گرنگیە بۆ لە ناوچەکەیە بەڵام لە ئێستاە دەری بەڕێزە فەرمی کە کۆڵبەڵ ئەکوژرێت و مافی ئێستا نەنگیەک لە بەرلەقسەکانی کاک بەکرا هەیە کە فعلەن ئێستا دوای ئەو موامەرە ئیقلیمیە کە لەسەر کوردستان لەسەر کورد هەبوو کەینونە و بنیادی کوردە بوو خۆ بۆ خۆتەزانی کاک چۆمان لە عەفرین ریفراندۆم نەکرا عەفرین چی بەسەر نهات لە کۆبانێ نەکراوە پێم وایە ئەو پاساوانەی کە هێنرێتەوە بۆ پەلامەردانی کەرکووک دوای ڕووداوەکان یان ڕووراوی ریفراندۆم یا پرسی ریفراندۆم من پێم وانە ئەوانە پاساوی بێبنەمان خدمەتم بۆ جەنابێت پاساوەکان پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی ئیمتیاز هێنێتەوە بۆی کاڵێن ئەگەر ریفراندۆمیش نەکرایە ئەم ناوچانە لەشێر دەستی ئێمە دەدێنرا من پێم وایە بابەتی ریفراندۆم کارتێک بوو کە بەدەست کوردەوە ئەیتوانی بەردەوام فشار کات و بەیدوانی بەتەنیا پارتی نییە کە دەنگی داوە بە ریفراندۆم قسەکە لەسەر ئەوەیە کاک عومەری سێعەلی دەنگی داوە لە 1992 خەڵک دەنگی داوە بزوتنەوەی گۆڕان لە ئاستی جەماهیریە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونی پرسی ریفراندۆمەوە لەو کاتێک ریفراندۆم دروست بووە هەنگاو بە هەنگاو هەل لەوەی کە وادەکە ڕاگەیرا وتمان ئەوە لە پەرلەمانەوە بواە دروستبوونی دەوڵەتی کوردی و ریفراندۆم پێویستی بە هێنانەتی کۆمەڵە زمینەی سیاسی و ئابووری و پەیوەندی دیپلۆماسی هەیە کە پێمان وایە ئەم بابەتە لە 2007 و 2010 تا ئەم پرسە ماوێتی لەو ڕۆژەی تا لە ژیاندا بم یەکێک لەو شانازی کە پێم براوە پارتی دموکراتی کوردستان وە کاپتنی کەشتێکە کە سەرۆک بارزانانی پێی براوە ریفراندۆمە ئەمەی کە ڕوویداوە بابەتێکی ترە و مۆزوعێکی ترە و قسەی زۆر لەسەر دەکرێت و بینیشمان دوای 16 ئۆکتۆبەر هەموو ئەو ناوچانەی کە کەوتنەوە دەست عێراق ئێستا لە چ بارودۆخێکدان دانیشتوانیەکانیان دەربەدەر بووە تا ئێستا سەبارەت بە پلان و بەرنامەکانتان بۆ ئەوی کە ئەو کەسانەی کە سبەینە دەنگ دەدەن بە پارتی زیاتر بەرچاویان ڕۆشن بێت چیترە ئومێدەوارم ئەم هەڵبژارنەی ئایندە ئەوەی کە بۆ پەرلەمانی عێراق هەڵبژارنێک بێ خەڵک لە ئاستی مەسئولیەتدا دەنگداد وە بزانێ ڕەش و سپی چێ خزمەتی بە خەڵک کردووە چێ قسەی گەورە و برێتەداری کردووە بەڵێ پارتی لە سپێکەیە من ناڵێم ئەوە ئەبێ خەڵک بڕیاردا چێ خزمەتی خەڵکی کردووە چێ ڕەش بووە چێ سپی بووە لەناو قسەکانی کاکچۆمان قسەیەکیان منطقی بوو فعلا کاکچۆمان بۆ خۆی قسەی کردووە من هەر ئەوەنا ئەڵێم ئینسان دێ بە بەرپرسیارەتەوە قسە بکات و ئەو دەستکەوتانی کە لە کوردستان هەیە ئێمە دەستی پێوە بگرین و هەوڵی دەستکەوتی گەورەتر و زیاتر بدەین و ئەو سەقامگیرەی کە لە هەرمی کوردستان هەیە بە هیچ شتێک نەیگۆڕینەوە کاک چۆمان لەناو قسەکانی کاک بەکرا ئەو شتانەی کە فعلەن کۆکی لەگەڵ کاک بەکرد با بەردەوام باسی خلاف نەکەین چونکە ئێمە نەتەوەیکین پێویستمان بە ئیبرازی خاڵاوە بەشەکانی شێوە چ شتێکی لەگەڵی کۆت من پێم وایە پێشێتی و پارتی بە تایبەت بالئەخەس پارتی دیموکراتی کوردستان لە شێوازی مامەڵەیانە لەگەڵ حکوومەتی عێراقا فەشەلێکی حەقیقیان هێناوە لەناو قسەکانی ئەوە مەسەلەن چه خاڵێکێ سەرنجت ڕاکێشەوە فعلەن ئەوەی کە سەرنجم ڕاکێشێ ئەوەیە کە پێویستەکە ئێمە هەمومان بە ڕۆحێتێکی بەرپرسیاریانەوە بەشداری هەڵمەتی هەڵبژاردنکەین بەوەی کە ئەم حملەی خەڵک هیلاکە دەرونی ئاعسابی هیلاکە پێویستەکە خۆمان لە تەشەنوج و تەوەتوری بڵین مناقەشەی نەعەقلانی دوورخینەوە بەڵام ئەمەمان نای ئەوە نییە کە ئێمە دەست نەخینە سەر برینەکانەکە لە بە یەک ڕستە بۆ دەنگی بەگۆڕە من لەبەر ئەوەی کە تا ئەم ساتە پێداگرە لەسەر مافەڕەوەکانی خەڵک و ئەوەی کە وتوێتی لە سەردەمی ڕەماشاد نۆشیران مستەفاوە و بۆ سانتیمێک لای نەیەوە لەو مەبادی و پرەنسیپانی کە لەسەری دروست بووە دەنا ئامادە نەبووم دەنگ بە بزوتنەوەی گۆڕام کاتێکە پارتیەکان باسی سەرۆکەکانەکەن پێیان ئەڵێن کۆی لەو شەخص پەرست بەڵام خۆشتان نفسی ئەداتان بەڕاستی ڕاستێکی تێدانە کاگرنج ینی بەڕاستی قیاسێک یاخو بەراوردنێکی نامەنتقی و پێویژدانانەیە دەرحەق لە دیدی تۆ لە دیدی پارتیەکەوە کاک مەسعود مەسەلەن سەرۆکی وحیدە لە دیدی تۆ کاک نەوشین
شیران سەرۆکێکی من پێم وایە کاک دیدی جەنابێەوە بەڕێز مام جەلال من پێم وانیە تەنها کاکنەوە شیروان سەرۆکی وحید بێ بەڵکو ئەو یەکێکە لە شۆڕژێرە قارەمانەکانی ئەم میلەتە کە شانبەشانی شۆڕژێرەکانی هێمن چێڵە لەسەر دوا قسەیە بۆ دەنگەدەی بە یەکێتی و کۆمنتی کۆتایی چێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی شمەکسان بۆ دۆخێ دروست بووە کە هێشتا پێی نەگەیشتووە ئەویش مبارەسەکردنی دیموکراسیە لەسەر قسەکانی کاک بەکر قسەکانی کاک بەکر من پێم وایە کە پارتی دیموکراتی کوردستان ئەو دروشمە زۆر گەورانی کە هەڵی گرتووە پێویستە وابەستە بێ پێوەی و پێویستە بگەڕێتەوە هەمویان زیاتر بەنسبەت بەڵێن جێبەجێکردنی مادەکانی دەستور و هەروەها ئیشکردن بۆ سەربەخۆیی ناوچەکەش کوردستان بەکریەک ڕستە بڵێ چیاڵی بەش مەلای میوانی سەر پارتی دیموکراتی کوردستان خاوەنی استراتیجە لەبەر ئەوەی پارتی خاوەنی استراتیجە خاوەنی ئیش لەسەر تەکتیک ناکە و ڕازگۆیە لەگەڵ خەڵک ڕۆژێک ناڵێ بە خەڵکی کوردستان من موچەتان بۆ دابین دەکەم بەڵام وەفدێک بچێ بۆ بەغا بەدکار بەدەستانی بەغا شتێکی تر بڵێ ڕازگۆ بووە لەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە تەنها پارتی بووە بە فعلی شانی لەبەر لە ژێر مەوزوعەکە بوو بێ و لە بەرپرسیارەتی دەرنەچوو بێ من غازی دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس کاک چۆمان محەممەد دەنگدەری بزوتنەوەی گۆڕان و سیاست مەدارێکی لاوی گۆڕان زۆر سپاس کاک بەکر حاجی ڕەحیم دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان بینەرانی بەڕێز ئەسمەوە ستۆدیۆ. دووبارە سڵاوتان لەبێ بەڕاستی من خۆم زۆرم ڕق لەو شۆفێرانەیە کاسنە سەرخەت بەڵامم شەو زانیم خۆشم زۆر ناشرین سیارە لێ خوڕم ئێستا بزانین دکتۆر هێشوو ڕای کام لەو میوانانە و زیاتر بەدڵ بوو. وەڵاهی جا من ئەگەر بڵێم ڕای کاک بەکرم بەدڵ بوو لەوانەیە بڵێ لەگەڵ پرەنسیپەکانی خۆیەتەوە بەڵام بەگشتی هەندێک لە قسەکانی هەرێک لە براکان ڕاست بوو بەس ناتوانین بڵێ حەقلایەکیکانە ینی هەمویان ڕێژەیەک ڕاستیان هەرێکیان ڕێژێک ڕاستیان لابوو بەڵام ناتوانین بڵێ 100% حەقلایەکی. کاک بەکر وتی بەنگدەرەکەی پارتی وتی یەکێک لە ئامانجەکانی پارتی لە چوون بۆ بەغدا جێبەجێکردنی مافە دەستوریەکانی کووردە بێگومان زۆر بەرپرسی پارتی ئەم قسەیە کاتەوە. خۆشت لە سیڤەکە تا باسی مەسلەی جێبەجێکردنی مافە دەستوریەکانی کوردت کرد بە تایبەت بە فۆکەس لەسەر مەسلەی بودجە بودجێ عێراق خوێنۆتەوە بەڵێ هەندێک لە بابەتەکانی دەستوری عێراق خوێنۆتەوە بابەتەکانی دەستوری عێراق ئەگام لێتی چکەم لە اختصاسەکەم محاسەبەیە ژمێریاریە لەبەرەوە حەقی خۆمە هەندێک لە فقرەکانی درۆنجی ئاگادار بم بە تایبەتی لەم دوایە و کاگاداری بە بێ کورد چەند شتێک تێپەڕێنرا لە بەغدا نەک کورد بوونی نەبوو بەڵام وا ئەتیبارکراکە غیابی کورد هەیە لەم شوێنە باشە بەپێی دەستوری عێراق ئەبوو ئەنجومەنێک دروست بکرێ و ئەنجومەنە ناوی چییە و کاری چییە کە دەستوری خوێنۆتەوە ئەنجومەنی مەبەست لە ئەنجومەنی مالیەکەیە دەستەی مالیەکە ئەبوو ئەنجومەنێک دروست بکرێت لە دەستورە ئاماژەی پێکراوە تۆ بێ بە بەنگدەرەکانتی بڵێ ئەنجومەنە چییە و کاری چییە؟ والله نازانم مەبەستی کامیانە بەڵام من هەندێک مادەم خوێندەتەوە دەربارەی یاساکانی اقتصاد بودجە کاتێککە باسیەکە بە هاوڵاتی هەرێم وەکو هاوڵاتیەکانی تری هەموو هەرێمەکانی تری ناو عێراق بکرێ بۆ وەڵامەکە گشتی مەکەرەوە ڕوون و وازەحە یەک ئەنجومەن هەیە ئەبوو بەپێی دەستور دروست بکرێت ئەو ئەنجومەنە چییە تۆ یعنی ئەبێ بیزانی کە دەستورە خوێن بێتەوە بڵنیایی خوێندومەتەوە بەڵام نازان بە تەحدیدی مەبەستە کامیانە بەڵام من ئەمەوێ پێت بڵێم وەڵامەکەت بۆ گشتی ناکەمەوە بەڵام حەقی خۆم بە حەقی خۆم بم بە پرسیارەکەی جەنابێت تۆ پرسیارەکەی منی جوابت ئەدەمەوە ئەگەر ئێمە قەرار وابێ هەرێمێک بین لە عێراقا تا ئەو کاتێک کە سەربەخۆی بەدەزێنی و جا ئەبینەوە پێویستە حەقەکانمان بدرێت بەڵام هیچ کام لەو حەق بەپێی دەستوری عێراق پرسیارەکە دیاری کراوە ئەبوو ئەنجومەنێ دروست بکرێ ئەو ئەنجومەنەی کە بەپێی دەستورەکەی کە ئەڵی خوێندوتەوە ناوی چییە و کاری چییە؟ نازانم مەبەستت کام ئەنجومەنێ ئەفوم ئەو ئەنجومەنە لە بەرنامەی هەڵبژار بەمەوە بڵێ لە بەرنامەی هەڵبژاردنەکانی خۆتانە لە 2010 پارتیا هاتووە ئەنی پێدوانیە ئەوە یەکەم شتەکە ئەبوو تۆ بیزانی کە ئەبی بە نوێنەری خەڵکانێک لە بەغدا ینی بۆ خۆتان داوای ئەو ئەنجومەنەتان کردو بۆ چەسپاندنی فیدراڵی و دەسەڵاتی هەرێمەکان و پاراستنی تەوافق
لە ئەو ئەنجومەنە زۆر گرنگ بوو بریا زیاتر تەرکیزت لەسەر ئەو مەسەلەی بووە تۆ خۆت پێشتر پارتی بووی یان لەبەرەوەی مامۆستایەکی زانکۆی پارتی بە ئومێدی کۆکردنەوەی دەنگ تەکلیفی لە تۆ کرد یان تۆ تەکلیفت لە پارتی کردووە کاندید بکەن نەخێر من لە ئێستادا پێشتر لە ساڵی 2006 بۆ حوت هەتا 2011 لە قوتابیان کارم کردووە لە پارتی دیموکراتی کوردستان لە بنەماڵێکی پارتیم باوکمێکێک بووە لە بەرپرسی ڕێکخراوەکانی مامۆستایان بە حکومیەوەی مامۆستای عەرەبی بووە من لە بنەماڵێکی پارتی بووم پێشتر باپیرم عەلی بێتەلیان پێوتووە دوای ئەوە من بۆ خوێندن چوومەتە دەرەوە بە وڵاتی لوبنان ماستەرەکەم لەوەیە پاشەوە بۆ وڵاتی لەندەن دکتۆراکەم لە وڵاتی لەندەنە لە پاش گەڕانەوەم لە ئێستادا مامۆستام لە زانکۆکانی گیان و پۆلتەکنیک ئەوە لە سیڤیەکەشمە ئاماژەی پێدراوە بەڵام پەیوەندیم هەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا نەبڕاوە لە ئێستادا سەر بە ناوچەی زانکۆ خۆت داوات کردبوو چیم داوا کردبوو بتکەن بەبەر بژێر کاتێککە داوای سیڤیەکانمان کرا منیکێ لەو کەسانە بووم کە سیڤیەکەم ناوم هەبوو لە پەیوەندیەکە ئاگداریان کردم وتیانم کارە چۆنە بەلاتەوە تەڵام من سیڤیەکەم لە ناوچەی زانکۆ هەیە وتیانم کارە چۆنە بەلاتەوە دەتوانیت یاخود ئەتوانی و مەسئولیەتە هەڵگیری وتم بۆ نام ئاگاد لە پەرلەمانی عێراق هەیە ینی لە خولەکانی دوور و نزیک چەند خولێک ئاگادارم چەند خۆل ئاگاداری من وەکو پێم وتی ئەگەر کەمێکیش دوور بم لە شتەکانەوە لە دەرەوە بوو کە گەڕاومەتەوە بەڕاستی ئێستا خۆم بە خۆشحاڵ لە زانام یەکێکم لە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان چکە شانازێکی گەورەیە بۆ من چکە لە بنەماڵێکی پارتی ئەمە شانازیە بۆ من ئەمە خولی چەندەمە ها هەشتم خولی هەشتەمە تۆ چیتە پەرلەمان سێ خۆڵ ڕۆیشتووە تۆ بیباندامی پەرلەمان لە خولی چوارم نەک هەشتەم خولی پەرلەمان بێ کاتێکە تۆ چیت پرسیارێکی تر ئاسمانی سلێمانی لەگەڵ ئەوروپا وڵاتانی ڕۆژاوا بۆ خۆتەزانی داخراوە لەلایەن تورکیاوە چونکە تورکیا بە تۆمەتی هاوسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پەکەکە تۆمەتباری کردووە بە مەسەلەی ترۆر هەموو کەسی شەزانێ پارتی پەیوەندی لەگەڵ تورکیا باشە لە بەغا پلان و بەرنامەتان چییە بۆ ئەوەی کە دۆخی کوردستان و یەکێتی و ئاسمانی سلێمانی چاپ بکەنەوە ئێمە بێ ئاماژە بەەوە بین هەرگیز پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پەیوەندێکی باش و تەندروست نەبووە هەموو ڕۆژێمێک لە دوایەکەکانی کە حکمی عێراقیان کردووە هەمیشە هاوڵاتی کوردیان بە دەرەجە دوو سیر کردووە ینی هەرگیز وەکو کورد وەکو هاوڵاتیکی عێراقی و دەرەجەیەک سیر نەکراوە بۆیە کاتێک کە ئەم جۆرە تونند و تیژیانە یاخود بەرەنگاربوونان بەرامبەر بە کورد ڕوو دەدات دایما هەوڵ دەدەن کە تووشی بارگرانی بکەنەوە ئەو بینیمان بودجەی هەرێم کە بڕیاری لەسەردرا ئاسمانەکانیان لێ داخرا ئەمە بەڵێ ئێمە ئەمانەیە و مافە دەستوریان یاخود و مافانی کە هەرێم یاخود کورد لە چوارچەوەی هەرێمێک ئاسمانی سلێمانی داخراوە تۆ وەکو بربژێری پارتی چی ئەکەن بۆ ئەوەی کە ئەم دۆخە چاک بکرێتەوە ئێمە ئەمانەوێت تەوافقی دروستکەین با من بیرم نەچێ ئەم تەوافقە ئەبێ پێش هەموو شتێ ئێمە خۆمان ئەندام پەرلەمانەکان یاخود نوێنەرەکانی هەرێم بە هەموو حیزب و ڕەنگە جیاوازەکان لەنەوە خۆمان دروستی بکەین پاش ئەوە دەتوانین دانوستانێکی ڕاستەقینە بکەین لە بەغدا بۆیە من پێم وایە ئەگەر خۆمان ڕێنەکەوین لەسەر کۆمەڵێ پرس ئەگەر داواش بکەین لەوانەیە کەسێکمان لەوێ لە پرسەکە هاوڕابێکێکی ترمان ناهاوڕابێ ئەمە خۆی بۆ خۆی سەر ناگرێ بەڵام بە تەحدیدی ئەگەر بتێ من بڵێم لەوێ داوا بکەم بڵێم ئاسمانی سلێمانی بکەنەوە منیش هاوڕاتم ئەمێ ئاسمانی سلێمانی بکرێتەوە بەڵام ئایا ئەمە بە تەنها بە داواکردنی ئێمە دێتە دی یعنی ئێوە هاوڵاتی فەرقتان نییە ئێمە هاوڵاتی فەرقەکەمان لەوەیە هەتا و کاتی کە تۆ لە عێراقا بیت ناکرێت دەستبەرداری ئەوە بیکە نوێنەرێکرد نەبێت لە بەغدا یعنی نابێ وازی لێ بهێنیت کە ساحەکە چۆڵ بێت بۆ هاوڵاتێکی عەرەب کە تۆ وەکو کورد بە دەرەجە دوو سەیرەکە ئێوە ئەزانن سلێمانی چیەوێت و ئەبێت چی بکەن بۆ سلێمانی بە تایبەتی لە ڕوانگەی ژیانی خەڵک و بژانەوەی ئابووری بەڵێ
طبعا لە ئێستادا سلێمانی بە تایبەتی من بۆ پاڵێوراوی سلێمانی بۆ یەقسە لەسەر سلێمانی یەکەم ئەوڵێن هەموو هەرێمی کوردستان بەڵام سلێمانی پێویستی بەوەیە شێوازی داهاتەکانی یاخۆ شێوازی ئێرادەکانی بگۆڕێ ئێمە لە ئێستادا تەنها پشت بە داهاتی نەود ئەبەستین کەمە هەڵەیە کاتێککە هەرێمە یاخود دەوڵەتێک پشت بە یەک جۆری سەرچاوی داهاتە بەستێت ئەم یەک جۆر سەرچاوی داهاتە کێشەی بۆ دروستەکە ئەو بوو بینیمان کاتێک ئێمە ویستمان بەسەر بەخۆی نەوت بفرۆشین و بینێنە دەرەوە سعری یاخود نرخینەوت دابەزی بۆ $30 کەمتر لە $30 کەواتامە کێشەیە کاتێک کە تۆ تعدود یاخود ئابوووریەکەت لە چەند سێکتەرێکا خۆی ئەبینێتەوە کە سێکتەرێکت پەکی ئەکەوێ ناتوانانی کاری لەسەر بکەی ناچار ئەبیت سێکتەری دووەم بەکارەهێنی ئێمە ئەمەمان نەکردو زۆر باشە پرسیارێکی ترم هەیە ئاراستەتی بکەم بەڵام پاژ ناوبڕەکە بنەرانی بەڕێز پاژ ناوبڕەکە ئەگەڕێینەوە گوێ لە وەڵامەکانی دکتۆر هێش و عەلی یەکێک لە کاندیدە دیارەکانی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی ئەگرین. ساتەبێ دڵت خۆشە و خۆشتر دەبێ گەرتانی سروشتیت هەبێ ژیانت جوانە جوانتر دەبێ گەر ژیریاتون ساتەبێ دڵت خۆشە و خۆشتر دەبێ گەرتانی سروشتیت هەبێ بیخۆیتەوە هێزت هەیە بیخۆیتەوە جوانیت هەیە خەمەکانت بیر نامێنێ هیوای ژیانت بۆ دێنێ گەنجە بیتەوە چاگە بیتەوە سەختیت لە ئاسانە بێ ژیانت لەلا جوانە بێ شیریاتونسا مایە ژیانە شیریاتونسا خۆشترین تامە Business Class. تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکانت و کەسوکارت. ئەگەر دەتانەوێ هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە چای جیهان لەسەر کار چای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار چای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان بە ڕۆژ و بە شەو چا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک با کڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق.
مامۆستای زانکۆی جەناب. بەڵە بەڕێزان سڵاوتان لەبێت لە شاری سلێمانیەوە لەگەڵ خات و دکتۆر هێش و عەلی مامۆستای زانکۆ لە سلێمانی و هاوکات بربژێری پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لەگەڵتانم. خات و هێشوو پارتی لە سلێمانی بۆ خۆتەزانی حزبێکی بەهێز نییە، لیستی تازەی بەهێزی دیکەش پەیدا بوونە لە سلێمانی بۆ ڕکابەری. پارتی بەڕای تۆ دەتوانێت کورسیەکانی پێشووی بەدەست بهێنێتەوە ئەم جارە؟ بەدڵنیاییەوە من دەتوانم بڵێم پارتی دەنگدەرەکانی لە ساڵی نەوەکانەوە تا ئێستا بەردەوامی ڕاستەکە موزیای کردووە، بەڵام کورسیەکانی زیادی کردووە لە خولێکدا کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی هاوبەش بوون 3 کورسی بووە، ئەگینا بە بەردەوامی 2 کورسی هەبووە لە سلێمانی. ئەتوانین بڵین دەنگدەری پارتی کۆمەڵە دەنگدەری باشی هەیە، چونکە لەگەڵم هەموو گۆڕان و لە کلێبوونەوە و پەرت و بڵاوی سیاسیە لە سلێمانیا دەنگەکانی پارتی بە کەموزیە بە ڕێژەیەکی کەم زیە وەکو خۆی ماوەتەوە. ئەمە خۆشبەختانە دەتوانین بڵێن تمۆحی زۆرتان نییە لە سلێمانی. تمۆحەکە توانین بڵین ئەو پێگە سیاسی لە سلێمانی بە تایبەتی ئەو گوزەرێ. ئێوە شەڕ بۆ مای خۆتانەکەن یا زیاییکەن؟ ئێمە هەمیشە تمۆحمان بۆ زیاترە، نامانوێت بۆ مایەکی خۆمان کار بکەین، بەڵام ئەوەی کە ئەمانەوێت ئیشی لەسەر بکەین، ئێمە ئەمانوێت دەنگدەر ئازاد بێت، چکە قەناعەتمان بە پرۆسەیەکی دیموکراسیە، قەناعەتمان بۆ نییە دەنگدەرەکە وا لێ بکەین لەژێر کۆمەڵێ زەبر و بەکارێنانی کۆمەڵە مستەڵەحە کە دوور بن لە ڕاستیەوە وای لێ بکەین دەنگمان پێ با. زۆر باشە. باسی ئازادی دەنگدانت کرد، بۆ خۆتەزانی لە سلێمانی ڕکابەریەکە زۆر توندە و جەماوەری حیزبەکانی سلێمانیش توندن بەرامبەر بە پارتی. بەو شێوەیە تۆ وەکو بربژێرێکی پارتی هیچ دژواری و سەختیە کە بینی لە کەمپینکردنەکەتان لەناو سلێمانیدا، واتە هیچ قورساییەک بۆ پارتی هاتۆتە گۆڕێ؟ هەموو شتێک قورسایی خۆی هەیە، بەڵام ئەم بەتەکید ئەم پرۆسی ئەم جارە جیاوازترە، چکە خەڵکی ئێمە بڵێیت و نەڵێی جیاوازتر بیرکردنەوەی بۆ ئینتیخابات و دەنگدان و چوونە سەر سندوقەکانی دەنگدان. قورسایەکەی کە ڕوبەڕووت ئەبێتەوە ئەوەیە کە بە حکمی زۆری لایەنەکانی تر ڕەنگە تۆ کۆمەڵێ بارگژی بچوو گڕوو باکە ئەماکەوێتەوە سەر کاندیدەکە خۆی یاخود کەسایەتیەکەی تا چەند ڕوبەڕووی ئەمانە ئەبێتەوە تا چەند بەرەو پیری ئەچێ. ئەگەر بێت زۆر بەرەو پیری ئەم شتانە چی هەستەکەم بارگژیەکە بە شێوازێکی کەمترە، بەڵام ئەگەر بەرەو پیری بچیەوە بە دڵنیاییەوە گەورە دەبێت. لە ڕۆژەکانی بە دڵی خۆی توانێت بانگە شەبکا لێرە لە ڕۆژەکانی ڕاستی جەماهیریا لە شەقام لە شوێنە گشتیەکان لە گۆڕەپان. بەڵێ من خۆم تا ئێستا هیچ کەشێکم 2 ڕۆژە دەست پێکراوە، بەڵام هیچ مشکلەیەک نەبوو. زۆر باشە. لە سلێمانی زۆرترین خۆتەزانی خۆپیشاندان دژی گەندەڵی و خراپی بەڕێوەبردن ئەنجام دراون. عێراقێکێکە لە دەوڵاتە هەرە گەندەڵەکانی جیهان و ڕەخنەی زۆریش لەسەر گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستان. ئێوە چ دەکەن بۆ نێشتنی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی؟ ئێمە لە ئەساسا پێمان وا بوو کە پێویست ناکە ئەم جارە بەشداری پرۆسەی سیاسی عێراقی بکەین، بەشداری پرۆسەی انتخابات بکەین، بەڵام داوای ئیجماعمان کرد لە حیزبەکانی تر، ئەمە نەهاتە دی. کاتێک ئەمە دروست نەبوو بە ناچاری بەشداریمان کرد، بۆیە پێمان وایە لە ئێستا عێراقێکی داڕماوە بە تایبەتی لە ڕووی ئابووری و اقتصادەکەی وەکو جەنابیش ئاگادار بووی قەرزاری چەندێک لە وڵاتانی دنیاە، پێمان وانە بوو جارێکە بچینەوە ژێر سەقفی عێراق و دووبارە بەشداری بۆ بەغدا وەکو بەناچاری بەشداری ئەم پرۆسەیەکەین، چونکە پێمان وا بوو ئێمە کاتێکە ڕیفراندۆممان کرد بە شانازیەوە ئەمە دەڵێم بڕیارماندا بوو کە جیا ببینەوە. خۆ ئەگەر جیاش نەبووینایەتەوە پاشمودەیەکی زەمەنی تەمان لە هەندی وڵاتانی دنیا ماکرێ ڕیفراندۆمە کرێ پاشڕۆن بۆ بەغا بۆ نەچوون بۆ کەرکووک. ئێمە بۆ نەچوین بۆ کەرکووک، ئەم پرسیارم زۆر بەدڵە. ئێمە نەچوینە کەرکووک لەبەرەوەی پێمان وا بوو پرۆسەی سیاسی ئەم جارە لە کەرکووکە پرۆسەیەکی ناڕاستە. ئێستا بەڕێی ئێمە و بەڕێی هەموو جەماوەری پارتیش پێمان وایە کە کەرکووک داگیر کراوە. ئەگەر ئێمە بچی لە کەرکووک ئەگەر ئێمە بڕۆینە کەرکووک لەم پرۆسەیە بەشدار بین لە کەرکووک بۆ نەچون بە دەنگەکانتان ئازادی بکەن. ئێمە نامانەوێت شەرعیەت بین بەوەی کە کەرکووک داگیر کراوە. کاتێم شەرعیەتەمان پێدا کەواتە ئێمە چینە ژێرباری ئەوەی کە داگیریان کردو و پێی ڕازین. زۆر باشە. درێژترین بایکۆتی فەرمانبەران لە سلێمانی بوو لە دژی دواکەوتنی موچە و پاشەکەوتکردنی موچەی کردووە چارەکە موچە.
دەتوانن بەڵێن بدەن کە پاشەکەوتی موچە بە تەواوی ناهێڵن ئێوە کۆ پارتی ئێمە ناتوانین 100% بەڵێنی وا بدەین بەڵام ئەمانەوێ بەدەنگداریەکانی خۆمان بەتەکید بەدڵنیاییەوە تەمان ئەگەر تۆزێ دەرفەتم بی بۆ ڕوون ئەەکەمەوە کە پاشەکەوتی موچە لە چیەوە سەری هەڵدا چۆن دروست بوو دەرئەنجامەکانی چۆن خەڵک لە ناوی پێویستی بە شەرح نییە پێویستی بەوەیە تۆ بۆی چاک بکەیت آخر چاکردن ئەبێ بگەڕێتەوە بۆ باگراوندەکەی جاتوان باگراوندەکەی تۆ ئەیزانی بەڵێ نەدەن چاکی بکەن ئێمە ئەگەر باگراوندەکەی لە ئەساسا چاک نەکرێ دڵنیا بکە چانابێت چونکە ئێمە هاوڵاتیەکانمان هاوڵاتێکی مستەهلیکن هاوڵاتێکی بەکاربەرن ئەوەندەی بەکاربەرە ئەوەندە منتج نییە کەواتە ئەگەر لە هەرێمێکە لە 170 بەرەوسەری هاوڵاتیەکانی لەسەر موچە بژی تۆ پێت وایە بەبێ پاشەکەوتی موچە دەتوانین بەردەوام بین موچە بدەین کەواتە پاشەکەوتی موچەوەکو خۆی هێڵنەوە شەرنیەوەکو خۆی بەڵام لەوانەیە ڕێژەکەی کەم بکرێتەوە بەڵام ئەگەر بڵێ گەڕێتەوە دۆخی یەکەم جاری من نامەوێت لەگەڵ دەنگدەرەکانم ڕازگۆ بم ئەمە زۆر ڕازگۆیانم قسانە بکەم فعلەن پاشەکەوتی موچە زەرورە تا ئەو کاتی کە سەرچاوی ئیرادێکی تەندروستمانە بێت بەبێ ڕێگریکردن لە هیچ کام لە حکوومەتەکانی دراوسێ و عێراق خۆی بە تایبەتی و بوونی تعددی ئیراد واتە چەند ئیرادێکی جیاواز ئەو کاتە ئەتوانی ڕێژەی خەرجی و مەساریفەکانت دیاری بکەیت من پرسیارم هەیە لەسەر وەڵامەکانت بەڵام لەبەرەوەی کە پرسیاری فەرعیم کرد نامێت لە دە پرسیارەکە لابدەم بۆیە پرسیارە سەرەکیەکانی خۆمەکەم خەڵکی هەڵەبجە تا ئێستاش گلی ئەویانەیەکە بەغا تا ئێستا وەک پارێزگا مامەڵیان لەگەڵ ناکات و حکوومەتی هەرێمی کوردستانیش بایەخیان پێ نادات وەکو پارتی چیەکەن بۆ هەڵەبجە ئێمە وەکو پارتی سەبان من خۆم شانازی بە هەڵەبجەی بوونی خۆمەکە من دایکم هەڵەبجەیە ئەمەوە بڵێم کە هەڵەبجە زامێکی گەورەی دروست کردووە لای پارتی و لای هەموو ئەحزابەکانی تر ئێمە وەکو پارتی لە پێشتریش هەوڵمانداوە بۆ هەڵەبجە بەڵام لە سلێمانی و بەتایبەتی لە ئیدارەی سلێمانی و هەڵەبجە ئەبێ حیزبە باڵا دەستەکان خۆت وتر لە پێشترا وتێ پارتی ڕێژەیەکی کەمی هەیە و هەوڵی بۆ زۆر نەداوە وابوو کەواتە بێ حیزبە باڵا دەستەکان ئەو هەوڵە لەگەڵ پارتیە بەڵێ حکمم نەیە پرسیار نەزەنابێت تۆ باسی ئەوەت کرد منیش ئەبێ پارتە باڵا دەستەکان لێرە یاخود سیاسی باڵا دەستەکان ئەوانی کە لەگەڵ پارتی حکوومەکەن لە سلێمانیا ئەبێ هەوڵ بدەم یعنی ئەگەر دەنگتان زۆر بۆیە چیتان بۆ ئەگەر احتیمال بەدڵنیایی ئەگەر دڵمان زۆر بواە وەکو هەولێر و دووهۆکمان لێ کرد سپۆڕەکەت بواری ژمێریاریە ئەم ساڵ ڕێژە و بەشی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق بۆ خۆتەزانی چی بەسەرهێنرا چیەکەن بۆ ئەوەی کە لە بەغدا بەشی مستحقاتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بۆ کورد ببچڕن من لە یەکەم هەنگاوی خۆما لە پلانەکانی کارما پێویستم بە هەماهەنگیەک هەیە لەگەڵ هاوڕێکانە میتر گرنگ نیەم هەماهەنگە لە هەر کامپارت و حیزبەکانە بێ گرنگەوەی بتوانی مافێک بۆ کورد فەرەهەم بکەیت دوایەوەی کە هەماهەنگی کۆدەنگیەکمان دروست کرد ئەو کاتە بە تەفاسیل پێویستە قسە بکەین لەسەر پرۆژەی یاسای بودجە کە نابێت بەبێ هەرێم تێبپەڕێنرێ چۆن بەبێ هەرێم تێناپەڕێنێ و ئاگامان لێ بوو کەم کرایەوە 12 شتێکی وە کەسرێکی هەیە کاتێکە کەمەکرێتەوە بۆ ئەم ڕێژەیە هیچ شتێک لەبەر چاو ناگیرێ لە پێشدا لە 170 هەبووە موچەت لێداوە کۆمەڵێ خەرجی سیادی ترت هەبووە نەفقاتی ترت هەبووە بەڵام لە ئێستاە بۆ 12 کەم کراوەوە کۆمەڵش لەبەر چاو نەگیراوە بۆ نمونە لەبەر چاو نەگیراوە کە ڕێژەی سوکانی عەدەدی دانیشتوان زیادی کردووە لەم هەرێمە لەبەر چاو نەگیراوە کە ڕێژەی و کەسانی کە موچەخۆرن لەم هەرێمە لەم چەند ساڵی دوایی چەند زیادی کردووە بۆیە ئێمە کارکردنی ئێمە هەوڵدانە بۆ تێنەپەڕاندنی ئەم پرۆژە یاسانەیە بەبێ کورد ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەرگیز بڕوامان بەوە نییە کە حساب نەکردن بۆ کورد لە بەغدا یاخود ڕێگەن پێنەدانی کورد کە قسەی خۆیە بێ لەسەر شتەکان تێبپەڕێ بەڵام بیریشمان نەچێ تەنها پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا نییە نوێنەری کووردە هەموو ئەحزابەکانی تر کاتێک کە یاسایەک مادەیەک تێ ئەپەڕێنرێ بەبێ کورد هەمویان لێ بەر بەڵام ئێوە زۆرترین کورسیتان هەیە وەکو پارتی و هەتاوەکو گەورەبی مەسئولەتە گەورەترە بۆیە زۆر جار تیرەکان بەر ئێوە بۆیە ئەڵێم ئێوە چ دەکەن ئێمە زۆرترین کورسیمان هەیە لە ڕابردوو شاکردومانە نمونەی ئەشواق جافمان هەیە کە زۆر داکۆکی و دیفاعی کردووە نەجیبە نەجیبمان هەیە کە لە مەسائلی مالی و اقتصادیە زۆر داکۆکی کردووە بەڵام
وەکو پێم وتی چەند زۆری نەبین بەرامبەر بەو ڕێژە زۆری ئەندامی پەرلەمان لە بەغدا کەمین کەواتە ناتوانین دەنگ بگەێنین ئەگەر هەماهەنگی نەبێت لە نێوان لایەنەکانی تردا. زۆر باشە دوا پرسیارم ئایا تۆک بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان کە حزبەکەت دڵگەرمترین حزب بوو بۆ مەسلەی گشتپرسی و سربەخۆیی کوردستان ئایا لە بەغداش پابەند دەبی بە بەرگریکردن لە مافی سربەخۆیی کوردستان؟ بەدڵنیاییەوە ئێمە داواکردنی سربەخۆی شانازێکی گەورەیە ئەمە لە مێژووان نووسراوەتەوە ئێستاش لی پەشیمان نین ئێستاش ئەگەر دووبارە بۆ مامگونجێتەوە کە تا ئێستا بەس وەستێنراوە کاری پێ دەکەینەوە چکە پێمان وایە دوولایەنەیە کاتێک ئێمە داوای گشتپرسیمان کرد ئەوە حکوومەتی بەغدا بوو ئێمەی ناچار کرد بە بڕینی موچەکەمان بە بڕینی قوتەکەمان نەدانی مافە دەستوریەکانمان ئێمەی ناچار کرد کە ڕیفراندۆم بکەین و لایەنێکی تریشی ئەوەیە کە ئەگەر لەم قۆناغەدا نەکرایە ئەو بەدڵنیاییەوە لە هیچ قۆناغێکی ترا کورد ئەو چانسەی بۆ نەئەلواکە ڕیفراندۆم بکە بۆیە من ئەو بڕیاری جەنابی سەرۆک بە دروستترین بڕیار دەزانم لە 25 نوێەکە. زۆر باشە بنرانی بەڕێز پاش ناوبڕێکم هەیە وەنیە دەرێنەر زۆر باشە ئێستا مایکەکە بەکێیە مایکەکە بەکێیە کێ پرسیاری هەیە ئەو برادرانەی گۆڕان بزانم کێ پرسیاری هەیە چونکە ئێوە خانە خوێن میکاندیدەکەی ئێوەیە و ئێوەش زۆر هاتوون بە حیزبەکانی تریش قسە بکەن بەڵێ بەڕێز من بەڵێ بەڕێز من ئەگەر بکرێت سێ پرسیار ئاراستەی و بەڕێزەکەم پرسیار قوربان بۆی فریاب بکەون باشە ببوورە بە سێ فەقەرە پێڵم جەنابەت فەرموود ئەگەر ئێمە لە سلێمانی باڵا دەست بووینە خزمەتی زیاترمانە کردووە هەولێر و دهۆک مانای وایە حیزبەکەی ئێوە لە هەر شوێنێک سەوتان نەبوو خزمەتی خەڵک ناکەن هەر شوێنێک سەوتی ئێوەی تیانە بوو پاراوێزیەخەن ئەمە لایەن یەکەم باسی کەرکووک کرد کە جەنابە ئێوە بەشداری ناکەن بۆ لەبەرەوەی کە لە کەرکووکا سەوتانە یاخود بۆتان نالوێ ئەیکەواتە بە حیزبەکەی تریش واز لە کەرکووک بین و کەرکووک پاراوێز خین بۆ عەرەب بە هەر بەجێ بێڵین بۆ عەرەب لایەنی سێمیشان کە جەنابەت ڕیفراندۆم ماکرۆلی پەشیمانین هەموو کورد لە ڕیفراندۆم پەشیمانیە بەڵام ئێوە یەک مشکلتان هەبووە کە جۆتان لە خەڵک نەکرد هەموو کورد هەموو دراوسەکانمان هەموو حیزبەکان هەموو ئەمریکا و ئەوروپا وتیان کاتی نییە ئەژینا کەس نەیوتووە ڕیفراندۆم ناکرێت زۆر باشە زۆر باشە سپاسە دەکەم ئەو برادەرەی تەنیشتی شت با پرسیارێکی لێوە بگرم بەڵێ فەرموو ئەوەی یەک پرسیار دەست خۆش کاکڕند منەمێ پرسیارە بکەم ئەتوانی پێم بڵێ لەکوێی دنیاە دەرگای پەرلەمان داخراوە ئایا پرۆژە یاسایی دەرگای پەرلەمان لەسەر شتەکانی ناوخۆنا قوربان ئەوە دانێ بۆ پەرلەمانی کوردستان لەسەر بەغدا لەسەر بەغدا ئەو پرۆژە یاسایە جی چێ بوو ولا بەرژەوەندی چێ بوو کام پرۆژە یاسایە داخستنی پەرلەمان ئەوە باسی ڕێگریەکەی پەرلەمان بەڵێ زۆر باشە بەڵێ فەرموو ئەوانەی پێشیشەوە با قسە بکەن پێشەوە فەرموو با ئەو سێ پرسیارە جواب باتەوە فەرموو بەنسبەت پرسیار یەکەمتەوە دەستخۆشید لێ یەکەم ئەگەر کورد ئێمە ئەگەر لێرە دەسەڵاتمان نەبێ پراوێزی خێندە خێوانە ئێمە ئەڵێن بەپێی ئەو دەسەڵاتە کاتێک کە ڕێژەی یانی ئەگەر دەسەڵاتتان هەبووە شتی تۆوتت وەکو دهۆک و هەولێر شتمان ئێستاش دەڵێم بڵێ کاتێک کە ئەو بەشە یاخود ئەو بەشە ئیرادی کە دەنێژێ بۆ سلێمانی ئەگە بدرێتە دەست پارتی بەم دوو کورسیەشەوە دەتوانێت ئەوی هەولێر و دۆکراوە بیکە یعنی حکوومەت غەدری لە سلێمانی نەکردووە بەڵکو لە دوای ئیرادەکەی غەدری لەکراوە بەڕایتەوە لە 147 ئیرادەکەی بۆ ئەنێرێت هەموو ئێمەش زانین کە بە ئیرادەکە ئیژ ئەکرێت کاتێک ئیرادەکە لە دەستی پارتیانە بێت دەسەڵاتی چیە کە سپۆڕێکی ئابووری ئەمە معلومەیە ئەمە مەسئولی بەرامبەری کە فعلا لە دوای تەخسیسی بودجەکەی غەدری لێکرا بەڵێ بەدڵنیایی بەڵێ سەبارەت بە پرسیارەکانی تریان پرسیارێکی تری باسی کەرکووکی کرد من پێم وا بوو ئەگەر هەر هەمومان بە یەکدەنگ حیزبەکان لە کەرکووک بڕیاری بای کۆتمان بدایە ئەو کاتە لە 130 هاوڵاتی ئەچووە سەر سندوقەکانی دەنگدان و دەنی ئەیە دەرئەکەو کە ئەو کاتە لە 170 هاوڵاتیانی کەرکووک کوردە فەرموو بە یارمەتیت بەڵێ سوپاس هەڵبەت بۆ بەرنامەکەتان منۆک و خۆم هەڵبەت پرسیارێکی تایبەتم لە دکتۆرانیە چونکە بەڕاستی کاتێک تۆ حزبێک لە شوێنێکا باڵا دەست نەبێ یاخود یەک پۆستی ئیداری لە بەردەسانە بێت تۆ ناتوانانی هیچ ڕخنێکی ئاراستەکەی من پێشنیاریشم ئێمە ئەڵێن چیەکە بۆ بەغا من بەرنامەکەم لەسەر ئەوە نەبووە چیەکەی بۆ تایبەت بە پرسیارەکانی جەناب داخر
وەجبەیەکی ئەوە بوو کە ئایا موچە خۆران گلەی و ڕخنانێ هەڵبەت ئەمە حەقی موچە خۆرانە خۆیەتی بەڵام ئەوەی کە لەوە گرنگترا پارتی لەم سنوورە باڵا دەست نەبووە بۆیە ناتوانێت بۆ شێوە دەکەم کاندیدەکە دەرفەتم داوە پێی پێم وا بێ خۆی توانێت بەرگری لە ئەرگۆمنتی خۆی بکات ڕەنج هەروەکو پێشنیارێک بۆ دکتۆرە و بۆ سەرجەم کاندیدەکانی تر من داواکارم یعنی زمانی زبر لە ناو کاندیدەکانی پارتیا بە دوور بێ و دڵنیاشم کە هەر بە دوورەوە ئەو شەوە بەرنامەکەم هیچ زمانێکی زبری تێدا نەبووە الحەمدولله و بە کواڵەتی هەموو قەناتە عالەمیەکانیش کە پرسیار لە کاندیدەکانەکەن بگرە بە سەریحی پرسیار لە هەموو لایەنەکانیشەکەم کێش پێی خۆشە پێی ناخۆشە قەت بۆم مهم نییە پرسیارەکەم لە قازانجی کێ و لە زەرری کێە ئەوەی کە بەلای منەوە گرنگە لە ساڵحی کورد و کوردستان و کرانەوەی مێشکی خەڵک بێت ئیتر بۆم گرنگ نییە چه حیزبێ دەرەچێ کێی دۆڕێنێ کێ ئیباتەوە کێ فڵان کەسە کێ فڵان کەس نییە کەس ناناسم بەرامبەرم بەڵێ سوپاس بۆ هێشوخان من تەمەنای سەرکەوتن بۆ بەڕێزیان دەخوازم بەڵام داواکاریم ئەوەیە ئینشاءڵڵا کە چوونە پەرلەمانی عێراق یەکێک لەو شتانە بکرێ حەق دەستی یاد حەقی جوتیارانی کوردستان بەداخەوە کە لە ئیستادا زۆر لایەن لافوکەزافی بۆ لێدا کە لە پەرلەمانی عێراقا کە بە تایبەتی لە بەشی دارایی و بودجەدا بوون بەڵام بەداخەوە حەقی خەڵکی هی بەسرا هی ناوەڕاست هی ناسخێ دراوە بەڵام حەقی جوتیاریانی کورد نەدراوە لە کوردستان هیوادارم ئەمە کارێک بێ بیکەنە پرانسیبی کارەکانتانەوە دووش بەڕاستی کاکنەس یەک تێبینیمێ بۆ هەموو لیستەکان من پێم سەیرە ئێمە پەرلەمانی عێراق ئەمە پەرلەمانی کوردستان و پارێزگای سلێمانی نییە ئەجندای حیزبەکان پێویستە لە پەرلەمانی عێراقا چڕ بکرێتەوە ئەو باسی پەرلەمان بۆ پەرلەمانی کوردستان سپاس مامۆستای بەڕێز کاتی خۆت وەرگرت فەرمو قوربان پرسیار تکات لێ دەکەم وەڵام پرسیارەکەم بۆ خاتونە ئەوەیە ئایا وەکو پارتی دیموکراتی کوردستان چ بەڵێنێک ماوە بیدەن بە خەڵکی کوردستان لە کاتێکە ئێوە لە هەموو بەڵێنەکانە لە ماوەی حکومڕانیە شکستانێناوە ئێوە شکستانێناوە لە سپاس پرسیارەکەت زۆر مەفهومە و وازەحە با هاوڕێیەکی شت جواب باتەوە ئەو گەنجە گۆڕانەی تەنیشتت بەڵێ ئەو گەنجە سپاس مامۆستای بەڕێز فەرموو چه بەڵێنێک ماوە بە خەڵکی کوردستانی بدەن ئێمە بەڵێنەکانمان بەدەستێنانی دەستکەوتی زیاتر لەگەڵ پێشێلنەکردنی و مافە دەستوریانەی کە بۆ هەرێمە سیرنەکردنی هاوڵاتیان بە دەرەجە دوو وەکو هاوڵاتی عێراق حسابی بۆ بکرێت و بە یەکسانی سپاس ئەو بەڕێزانەی بەڵێ مامۆستا فەرموو بەڕێز دکتۆرە لە قسەکانتە جناب فرمود گوای عێراق لە ڕووی ئابووریەوە داڕباوە جاگەر عێراق لە ڕووی ئابووریەوە داڕباوە من نازانم جەنابەتەن چۆن چاوەڕێی 370 میلیارد نازانم زیاترە و پارێکردبووی موچی موچەخۆرانی پێدابین بکەین دیارەت ئەو پارە نێت موچەشە نادرێت فرمود کەرکووک داگیر کراوە من پێوانێت کەرکووک داگیر کرابێ کەرکووک دراوە بەدەستەوە هەروەکو شنگار و ناوچەکانی تریش ئەفەرمیت ئەوەی ئەگەر هۆکاری زیادبوونی موچەخۆرە ئەوەی کە پاشەکە دروست بوو کێ دروستی کرد زیادبوونی موچەخۆر کێ دروستی کرد جگەلێکێتی پارتی بەلێشاو بۆ باگەشەڵ بژاردن کێ دروستی کرد جگەلێکی دەکەم دەستخۆش گەرکاتم بێ سپاس فەرموو گەرکاتم بێ ئەم سێ پرسیارە تۆزە کات هەڵەگرێ بەیارمەتیت مامۆستا بەیارمەتیت با دەنگدەران جوابی یەکتر نێنەوە تکات لێ یەکەم کاندیدەکانتان لێرەن تکاتان لێ یەکەم ئاخر با فێری کولتوری دیموکراسی ببین باوا نەبێ مەسەڵەن من ئەمەوێ هەموو کەسێک گفتوگۆ بکە من ئازادی بە هەموو کەسێک ڕەوا ئەبینم باوای لێنێ هەموو شوێ من دابنیشم 2 سەعات دوای بەرنامەکە سڵح بکەم دەنگ لەگەڵ یەکتر مەکەن باوای لێنێ مەسەڵەن 5 کەس بهێنم و 5 پرسیار بکەن فەرموو پرسیاری ئەوەی لێ کردی کەرکووک وەکو شنگال دراوە بەدەستەوە داگیر نەکراوە و ئەگەر بەغدا دەردی لە ڕابردوودا ئەتانوت بەغدا مفلیسە ئەی چۆن پارە لە بەغدا دێن ڕاست طبعا عێراق لە ڕووی ئابووریەوە با لە پرسیاری یەکەم وڵای خۆم نووسیمە لە ڕووی ئابووریەوە داڕماوە من 100% لە قسەکەی خۆم دڵنیام چووکە ئابووریەکی خراپیە و تووشی قەرزاریەکی زۆر بووە بەڵام ناکرێت تۆ نوێنەرت هەبێ لە عێراق
لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بوونت هەبێت داوای مافی خۆت نەکەیت کاتێک کە داوا ئەەکەیت چۆن بۆ هاوڵاتیەکی بەسڕە و بەغا و هەر هاوڵاتێکی دابینەکە بێ ئاوا حەقی هاوڵاتیانی کورد بە چکە ڕێگەی پێ نایە ڕیفراندۆمەکەی جێبەجێکار ڕێگەی پێ نایە بەپی دەستورجیا ببێتەوە لە بەغدا کەواتە ئەبێ حەقیەوەی باکە قوت و بجەکەی دابین بکە بە نسبەت کەرکوو کاڵێ داگی کاوەکو شنگال و کوێتریوت شنگال دراوە بەدەست شنگال کاتێک کە دراوە بەدەستە ئەو پلانی کە لە دژی کورد بوو لە دوای 16 ئۆکتۆبەر طبعا من ناوی تری بۆ نادۆستمەوە بەڵام ئەو پلانی کە دروست بوو لە دوای 16 ئۆکتۆبەر زۆر گەورەتر بوولەوە گەر پارتی دیموکراتی کوردستان سەحبی لە شنگال نەکردایە ئەوە پلانەکە بۆ ناو هەولێر بوو پلانیان وا بوو کە ئاڵای عێراق لە قەڵا لە هەولێر دابنێ لەبەرەوە باشترین مفاوەزات کە پارتی دیموکراتی کوردستان لەو کاتەیە کردوێتی ئەوە بوو بۆ ئەوەی زۆرترین دەستکەوتمان لە دەست نەچێ وەک لە ڕابردوو بینیمان لە 16 ئۆکتۆبەر لە دەستمان چوو کەسێک بەڵێ لەو برادرانە بەڵێ فەرموو بەڵێ دەستخۆشی لە بەرنامەکەتم کاک ڕەنج بەخێراتنی دکتۆرەژەکەین من وەکو تاکێکی نەتەوەی لە سلێمانی بەشداریکردنی پارتی دموکراتی کوردستان مانای ئەوە نیە ئێمە لە ڕێفراندۆم پەشامان بووبینەوە مانایەکەت مامۆستا بۆ کاندیدەکەتان بەڵێ مانای ئەوە نیە لە ڕێفراندۆم پەشەمان بووینەوە من داوا لە دکتۆراکەم ئەگەر شانسی هەبوو چوە بەغا ئەگەر ئەو شانسەی هەبوو چوە بەغا لەوێ بە دەسەڵاتی دیکتاتۆر و دەسەڵاتی شۆڤێنی بەغا بڵێ ئێمە کەرکوو ئێستا داگیرکراوە ئەگەر ڕۆژێک بێت وەکو ساڵحەزە چۆن بارزانی فەرمووی لە چاوتانە دەرێنین دەستان خۆش بێت سپاس دوا پرسیار 20 سانیەم هەیە ئەو مامەستا 20 سانیا کاگران سەرەتا دەستخۆشی لە بەڕێز دەکەم کە وەکو پێشکەشکەری بەرنامەی دەپرسیار و کەناڵی ڕوودا و تەنها کەناڵێکە و بەڕێزیشتان دەستخۆشیتان لێکم کە بتوانن لە هۆڵێکی ئاوادا دەنگدەرانی سەرجەم لایەنەکان کۆبکەنەوە ئەمەمایی دڵخۆشی و داواش لە هەموو دەنگدەرانەکەم کە بەڕاستی هێمنی ئەوە پارێزن و پرسیارەکەشیان لە چوارچێوەی ئەوە بێ پرسیارێکم بۆ خاتوویەشوەوەیە بەڕێستان تا چەند گەشتبینن کە بۆ پەرلەمانی عێراقی ئایندە ئەم لایەنانەی کە ئێستا تا چەند گەشتبینن بە ئایندەی تا چەند گەشتبینن بە یەکگرتوویەوە بچنە بەغا بۆی کەتوان مافەکانی یەک پرسیارە و گەنجەی گۆڕان لە دوا بەڵێ بەڵێ کاگران جۆن بەڵام پرسیارێکم کاندیدا بەڕێزە هەیە 20 ثانیە بەخوا ئێستا لە بەرنامەکە ئەوان ئەڵێن ئێمە دروشمەکانەوەی ئەڵێ بۆ جێبەجێکردنی دەستوری عراقی ئەچینە پەرلەمانی عراق لێرە پارتی خۆی یەکێکە لەوانەی پێشێلی دەستوری عراقیەکە بەڵگەشت بۆ ئەوانە جێبەجێ نەکردنی مادەی 140 دەستوری لە کەرکووک ئەمان ریفراندۆمیان پێشتریش بۆ پێشەکردنی دەستور ئەوە بۆکە بە تەنیانەوە هەناردە ئەکەن ئەمە هەر یەکێک لەوانە کە پارتی خۆی پێشەلی دەستوری دەستخۆش گەیشت پرسیارەکەی لێکم ئەڵێ پێشێلی دەستورتان کردووە و نەوت هەنارداکەن بە بێویستی بەغدا مادەی 140 ئێمە نین کە پێشێلمان کردووە عێراقەکە نایەتە ژێرباری دەبووە جێبەجێ کرا ڕیفراندۆم پێشێلکاری نییە براکەم ئەگەر تا ئێستا تێنەگەیشتووی داواکردنی مافی هەموو دەوڵەتێ مافی خۆیەتی هەموو گەلێ داوای مافی دەستوری خۆی بکات یاخود بێوێت جیاواتانی دنیامە زۆر ئاساییە کوردستان کامەی کردووە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بینەرانی بەڕێز سبەی شەو یەکێک لە دیارترین کاندیداکانی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر کاک کاوە محەممەد میوانم دەبێت کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان بەخێر بن سەر چاوم سپاس بۆ ئامادەبوونی هەمولایەکان بەخێر بەی سەر چاوم خاتون بەخێر بێ دکتۆر سەر چاوم سەرکەوتۆ بن انشاءالله